ترکیه تەوی ناڕازبوونین ئاکتۆرین لە قادا سووریە چالاکن بە بەریارێک و ئۆپەراسیۆنێکە بەژەهێ لەسەر ڕۆژاوای کوردستانی پێک بینم. پشتی ئەمریکا و رووسیای هەری داوی وەزیری کارین دەروێی ئیرانیژی ڕاگەهاند و ئۆپەراسیۆنا بەژەهەیە ترکیە دێپرسکرێکان چارەسەر نەکەن. بەرامبەری وان داخوێنین ئاکتۆرین لە قادی وەزیری کارین دەروە و بەردەوکی سەرۆکۆماریە ترکیە ڕاگەهاندن و دێ ئەو ئۆپەراسیۆنە وانیا بەژەهێ لەسەر ڕۆژاوا بێ لە دارخست. دەربارەی ئەگەر ئۆپەراسیۆنە بەژەهەیە ترکیەدا سەرۆکی هوداپار لەسەر پرسە کوردستان 24 ڕاگەهاند و عقلی دەولەتی خەلەتیەکی دکەم و حتا ئەو خەلەتیە بەدێ ئەو کێشەنەین چارەسەرکردن. عقلی دەولەتی PKK سەبەبە پرسە کورد ئەنجامی بێ سەبەبیە لێ ئەم دەبێژن سەبەب پرسە کوردە سەبەب کێشەیە کوردە حتا ئەو سەبەب بەژۆلی ڕانەبە PKK ئەنجامە ئەگەر ئەو ئەنجام ژۆلی ڕابەژی وێ سبێ ئەنجامێک دێ چێ ببە وەکە دوزگون بود يعني ام باور دکن هنک پرس هنک مسئلین ما هنه لازم هم بین چارەسەر کردن لی ریوری بازین لشکری یانجی چکداری به مسئله چارەسەر نکه بلکه زحمتتر دکه بلکه چارەسەری زحمتتر دکه. حق پارچه ئۆپەراسیۆنین لەشکری وەک چارەسەری نابینن و بانگ لە PKK دکه و دەوژی شەری چەکداری بەردەم و پێشنیارێکی حکومەتا ترکیە دکەم. ئەم دەبێژن شەر چارەسەری نینە یعنی ئەم دژی ئۆپەراسیۆنا Türkiye yani çavacı beri Kurdistan'a başvur danıştandırık başlıkta dikare rojavaycı teklik baş diyalogik baş dayına operasyon çareserinde. Emdi bejim PKK şerçek tari berde. Fırsanda üyeye o heşti milletvekili sedü penci belediye dikre. Yani dikare evren diyalogu çı bejin dikare çareser bike. Eğer fıkrayı işte o sahabe. ترکیه یک و حتنها 4 ئۆپەراسیۆنین دەرسی نۆرەی لەسەر ڕۆژاوە و سووریە پێک ئانیەم ji 20 مێژدارە 2022 و ئۆپەراسیۆنێکە نویا بەناوی ئۆپەراسیۆنە پەنجەشور بە ئێریشên ئەسمانی و تۆپخانەیان لە دژی ڕۆژاوای کوردستانی دایە دەست پێ کرد. هەروەها ترکیه دەخوازە و لەسەر تەلرفات منبیج و کۆبانیژی ئۆپەراسیۆنێکە بەژەهی پێک بینم. لێ حتەنها ji رووسیا، ئەمریکا، ئێران و سووریە گلوپا کەسک بۆ وێ ئۆپەراسیۆنی نەهاتیە داین. Vural erişmiş. Kürdistan 24 Ankara.